رسول الله بدردي دل قرفتارم دل قرفتارم أوها تملبو خسمة يا رسول الله بدردي ضل قرفتارم لرانا وقربان تاكو مدينة ليشوينك نبوتان يارم نخوشيكم لجه قادا قليك بريش وزايارم اگر همتنك قربان خزالت خوم گناه بارم لرا بردوم تماشاكن دبيني زور توانم زور توانم زور توانم اتراوي روحي لقناهان يا إلهي فشيمان يا مواربيع الأولى من يشي منورا وربيع الأولى يا من يشي منورا منزلا دايقبوني حضرتي في غمبرايا منزلا دايقبوني حضرتي في غمبرايا إلى دواساي أمان قدايا في غمبر لا دايقبو لا دواساي أمان قدايا پیغمبر لا دایگ بو دنیای پر کد لا خوشی بد پارستی لا نوچوی دنیای پر کد لا خوشی بد پارستی لا نوچوی وربیع الاولایا منگشی مناورایا وربيع الأولايا منقشي مناورايا منزلا دايقبوني حضرتي بغمبرايا منزلا دايقبوني حضرتي بغمبرايا وقروشي رنبوغلايا دنيا يبركد لا شادي وقروشي رنبوغلايا دنيا يبركد لا شادي باهانجي بوساسكاين برز بين رخينين يادي باهانجي بوساسكاين برز بين رخينين يادي وربيع الأولايا منقشي مناورايا وربيع الأولايا منقشي مناورايا منزلا دايقبوني حضرتي في غمبرايا منزلا دايقبوني حسراتي في غمبرايا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەستان خۆش بی ماندوو نەبن خدا پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله. سڵاوتان لەبێ ئازیزان زۆر زۆر خۆشحاڵین لە ڕۆژێکی زۆر تایبەت ڕۆژێکی زۆر زۆر گەورە و مبارەک و پیرۆز لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا دەبین لە بەرنامەیەکی دیکە بەیانی 24
بە هیوام ئەمڕۆ ببێتە ڕۆژی خێر و بەرەکەت و خۆشی ڕۆژی لێ خۆشببوون لە گوناه و تاوانەکانی هەموو لایەکمان ئەمە ئەو ڕۆژەیە کە گەورەترین مرۆڤ بە درێژایی مێژوو لەدایک بووە لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ بە هیوام ئەم ڕۆژە ببێتە ڕۆژی تەبای و خۆشویستن و پێکەوە ژیانی زیاتر بۆ مسلمانان و سەرجەم ئاین و نەتەوەکانی دیکەش ئەمڕۆ لە بەیانی 24 ئێمە ئەم یادە بەرز ڕدەگرین بە میوانداری مامۆستایانی ئاینی و سرود بێژان ئێوە لەگەڵ ئێمە بمێنەوە کەشێکی ئاینی بۆ ئەم یادە پیرۆزە ئێمە دروست دەکەن چەند میوانێکمان لەگەڵا لە ستۆدیۆ وەکەوەی کە لە سەرەتا هەمومان گوێمان لێبوو بەو دەنگە خۆشانە بەم ژەنینە جوانانە ئەمە چەند سرودێکیان پێشکەش کردین لە هەمان کادا مامۆستایەکی بەرز و بەڕێزی ئاینی لەگەڵ ئێمە میوانە مامۆستایەکی شارەزا بەڕێز مامۆستا دکتۆر عیماد گوانی کە مامۆستای ئاینیە لەگەڵمانەوە بە بەشداری گروپی گەیلان بۆ سرود و تەواشحی ئاینی بەڕێزان فەرمان محەممەد سرودبێژی ئاینی و نەریمان ئیبراهیم سرودبێژی ئاینی علی زیارەتی دەبژن و ئیل فەرمانیش دەبژەن لەگەڵمان زۆر زۆر بەخێربێن و بەیانیتان باش سڵاوتان لێبێن مامۆستا لەوە دەست پێ بکەین هەمومان دەزانی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ ڕۆژێکی گەورە و مەزنە و خۆی مرۆڤێکی زۆر گەورە و مەزنە بۆ هۆی ئەوەی کە گۆڕانکاری لە تەواوی ژیان ڕووبدا دوای لەدایکبوونی ئەو تا چەند گرنگە لەم ڕۆژە موسڵمانان بتوانن دەستی ئاشتی و تەبایی و برایەتی زیاتر بۆ ئاینەکانی دیکەوە بە لە ناو خۆشیان بۆ یەکتر درێژ بکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين سپاس بۆ جەنابەت بۆ دەرفەتە سپاس بۆ برازانش وفرب إن شاء الله لەسەر تایتڵی بابەتەکەی خۆزیە ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد عليه الصلاة والسلام خۆزیە و برانەی کە لەو دیوی کامێڕە نەبیان ویست بە ئەمڕۆ ڕۆژی مەولودی پێغەمبەری سەروەرمانە عليه الصلاة والسلام هەرچەندە لەوانەیە سیاسەتی تەلەڤیزیۆنەکەی وابی کە بیەوێ على الأساس لە نێوان دینەکانە ناوەنجیبی سەروەرە وەکو مسلمان عليه الصلاة والسلام خی گەورە موفقت کە ئینشاءالله طبعا ملاحظەتشی بەسیطە خی گەورە بتپارێزی ئینشاءالله سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت گومان لەوەدانی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هاتووە بۆ ڕۆژێک نەهاتووە بەڵکو هاتووە پێغەمبەری کۆتاییە کە پێغەمبەری کۆتایی حتمما پەیامەکەشی پەیامەکی کۆتاییە کە پەیامی کۆتاییە ئەبێ ئەو مقەویمات و هەروەها ئەو پرەنسیپ و مەبادیئانەی کە هێناویەتی بە کەڵک هەموو سەردەمەکان بێن بۆ خاتری بتوانین ئینسان بە پێی گۆڕانکاریەکانی سەردەم و زەمان و مەکان ژیان لەگەڵی هەڵبکە چونکە تۆ کاتێک کە دەڵێی پرەنسیپ و مەبادیئەکانی دینێک کۆتایینە بە معنە ئەوەیە بە کەڵک دێ و ئەشگونجێ لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم و ئەگۆڕێ بە پێی ئەو بابەتانەی کە ئینسان پێویستی پێێتی ئیسلام وەکو دەق لە دوو بەش پێک هاتووە کۆمەڵە بابەتێکی دەقە نەگۆڕەکانن ئەو بابەتەیە کە پەیوەندی بە سروشتی ئینسانەوەیە چونکە ئینسانەکان یەک سروشتیانەیە لە ئادەمەوە تاوەکو دنیا خراپ دەبی سروشت ناگۆڕێ بەڵام هەندێک بابەتێکی دیکە هەیە وەسائلەکانی ژیان و شێوازی ژیان دەگۆڕێ ئیسلام بەشێکیشی لەوەی تێدایە بۆیە تەماش ئەەکەیت لەمەیان چەقبەستوو نەبووە بەڵکو چی کردووە محاولەی کراوە لەگەڵ بابەتەکانە تەفاعول بکە محاولە کراوە لەگەڵ گۆڕانکاریەکانە هەڵ بکە لەو ڕۆژانەدا طبعاً لەسەر موسڵمان پێویستە نەک تەنها ڕۆژێک بەڵکو پێویستە هەموو ڕۆژگارەکانی ژیانی ڕنگدانەوەی ئەو پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ژیان و بیرکردنەوە و هەروە تەسەڕوفاتی هەبی چونکە ئێمە کە موسڵمانین ئەوەی مەطلوبە لە ئێمە ئەبێ بەر لەوەی کە بەناو موسڵمان بین ئەی بەکردار موسڵمان بین ئەگەر بێت و ئیدعای موسڵمانەتیت کرد بەڵام ئەتوو کردارەکانت ئەوە نەبوو لێ شاعیر جوانەڵێ دەڵێ ئەگەر بێت و کەسێک ئیدعای خۆشەویستی کەسێک بکە بەڵام پێچەوانەشی بکە ئەمە لە قیاسی منطقیات جێگای نابێتەوە چونکە لۆ خۆشەویست ئەوێ بۆ خۆشەویستەکەی گوێڕایەڵ بێ تۆ ئەگەر بێت و لە تەماشای خۆشەویستێکی مزەیەف بکەیت کە لە نێوان دوو ڕەگەزی بەرامبەرە مەسەن دوو ڕەگەزی جیاواز ڕوو ئەدا کە مرۆڤن تەماشاکەیت ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان سەرپێکی بەڵێنێک هەبی و عادەیەک هەبی ئەوانە لەوانەیە ساردایەتیان لە بینی دروست ببی ئەگەر بێت و بابەتەکان بپەڕنەوە بۆ چەمکەکان بۆ ئەو دیوی عەقیدە و بیر و باوەڕ و دنیا بینی و تێگەیشتن بە دڵنیاییەوە سەرەتای ڕازگۆی ئەم بابەتە لە کردارەوە دەست پێ
تەنیا ڕۆژێک بەس نییە تەنیا ڕۆژێک بەس نییە بەڵێ ڕۆژەکانی ساڵ ئابێ هەموو ڕۆژێ مەبادی ئاینەکان بەتەکید تەماشی سەحابەکانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام یەک لە مەبدەئە جوانەکانیان ئەگەیشتن یەک دیکە دەیانگوت وەرن بە سەعاتێک ئیمان بێنین ئیمان نوێ بکەینەوە لە کاتێکا کە لە خزمەت پێغەمبەری بووین عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام پێویستیان بەوە بیرهێنانەوە بووە پێویستیان بە نەسیحەت و ئامۆژگاری بووە بەردەوام محاولەیان کردەوەی کە لە پێغەمبەری خوا وەرەگرن عەلەیهی سەڵات وسەلام لە بوار و ژیانی ڕۆژانەیان تەطبیقی بکەن حتى مثلا الصحابة بووە دە ئاەتیان ئەگەر وەرگرتبن 5 ئاەتیان وەرگرتبن نەچوونەتە سەر 5 ئاەتی دیکە ئەگەر بێت تەطبیقیان نەکردبووی لە ژیانی ڕۆژانی خۆیان بۆیە بەڕاستی ئێمە نەک تەنها ئەو ڕۆژە چکە بەڕاستی گەورەترین یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە خۆداچوونەوەی بۆ ئەوەی لەکوێ پابەندی پەیامی ئەو پێغەمبەرە بەڕێزێن عەلەیهی سەڵات وسەلام خەڵکێکمانێ وا تێگەیشتووە لە یادکردنەوەی مولودی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم خەڵکێکی خڕ بکات و کۆمەڵە خەڵکێکی بەڕێزی ئاوا گاز بکە ئیدی کە نان و شووەکی دروست بکە دێتە ساڵێکی دیکە بەسە ئەم جۆرە تێگەیشتنە لە ئیسلامە جێگای نابێتەوە بە هیچ شێوەیەک ئەوەی کە مهم و ضرورە ئەوەیە مثلا ئینسان ئەو ڕۆژەی مثلا دامان ناموو ئینسانێک ئینسانی عاقڵ کابرای دوکاندار ساڵی 2 ڕۆژی هەنە لە خاطرەوەی تەصفیە حیسابات بکە ئینسانی عاقڵ لە بۆ تەصفیە حیساباتی قیامەت و دنیایی ئەبێ 2 ڕۆژ 3 ڕۆژی لە ژیان هەبی ئەو پلان و ئەو پیلان و ئەو خوتە و ئەو دنیا بینیە کە هەیەی پێداچوونەوەیکی بۆ بکە قەرزەکانی لە کوێن چی داهاتە چی کردووە ستات وەگەر بێت و بە خۆداچوونەوەت نەبی تەماشای خۆت بکە بزانە لە ساڵە تاوەکو پارە تا ئێستا یەک لە نعمەتەکانی خوای گەورە بەرامبەر بە تۆ ئەوەیە کە نەمردی ئێستا زیندوی کە زیندوی وەرە لە پارە تا ئێستا چت کردیە مثلا ئەتو گوتیتە وعدەت دایتە پێغەمبەری صلی الله عليه وسلم یا رسول الله من پیاوەکی باش دەبم و خۆشم دەوێت خەڵکت خڕ کردیتەوە ئایا سنەتە پێغەمبەرت کردیە کە پار نەتکردی بە وەساڵت کردبی ئایا ئەتو لە ساڵ چەند سەڵاتت لە دیداری پێغەمبەری دانی عەلەیهی سەڵات وسەلام چەند وردی قورئانت هەبووە مثلا تو کابرا ئینسانە دیندارەکان وردی قورئانیان هەیە کەمتر لە جوز ئەچی وچی عەبدوڕەشید السوفی دەڵێ چ بوومەوە خزمەت باوکم لە سۆماڵ بابم پێگوتم کوڕم ڕۆژە چەند جوزە قورئان ئەخوێنی زۆرم شانازی بەخۆ کرد گوتم بابە ڕۆژە 7 جوزە قورئان ئەخوێنم گوتی یعنی لە هەفتەی یەک ختمەیەکە گوت بابم گوتی کوڕم عیبە لۆ تو ئەتو کو دەبی ئەوە بێئاگابی لەخوا ئەوە ئیشی تەمبەڵانە تیبام لە ڕۆژە 10 جوزە قورئانی خوێندن لە 3 ڕۆژە جارێکی ختمی قورئانی کرد دوای ئەوە کابرا هەیە مثلا دەبین ئیدعای خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوزە نابێت باست کرد ئەبینی نە لەگەڵ خۆی تەبایە نە لەگەڵ ماڵ و منداڵی تەبایە نە لەگەڵ جیرانەکانی تەبایە نە لەگەڵ کۆمەلگا مجتەمەعی تەبایە ئینسانێکە ڕنگدانەوەی و پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی و ئینسانەی ڕنگ ناداتەوە مامۆستای مەکتەبەیە محاولە ئاکاوانەی خۆی برێت و بیستەوە دەرم بەرپرسە لە بەردەم مەتەلەن کۆمەڵە خەڵکانێکی پەپۆست و پلەیەکی باڵای هەیە ئەوەندە هەست بە چاودێری خوا و پێغەمبەری ناکە عەلەیهی سەڵات وسەلام لە ئیدعای محەبەتی و پێغەمبەری ئەبینی ئەڕوا بەبێ ئەوەی حسابی حەلال و حەرام بکات چونکە وەکەڵێن دکتۆر عەبدوڵڵای نەقشبەندی خوای گەورە عەفوی بکە خۆدان گوت یەک لە سیفەتە جوانەکانی ئەو کاتێکە وەزیری اقتصادی عێراقی بوو لە چلەکانی سەیدە ڕابردوو دەگۆ کاتێک کە داهاتەوە ماڵێ و قەلەمەیکەوە قەلەمی دەوڵەت بوو لە بۆ ماڵێشت پێ نەدەنووسی ئەو سیارەی کە بنزینی دەوڵەتی تێبووایە هاتوچۆی لۆ ماڵی پێ نەدەکرد بەستم ئەوەیە ینی بابەتەکە تەنها ئەوە نییە ئیدعای محەبەت بکەین کە مامۆستای کە بەرپرسی کە دوکانداری کە ئینسانێکی لە ماڵەوە صاحب خاوەن ماڵی کە جەنابەت ئینسانێکی مەتەلەن بێژەری کە ئەو بەڕێزانە مەتەلەن سروجەرن ئەو کامێرەمانە بەڕێزن لە هەر لەو پۆست و پایەکی دابی ئەبی ئەتوو ڕۆژانە چاودێری خۆت بکەی بزانە هەتاوەکو چەند کردەوەکانت موافقی دینی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام موافقی ئەو مەبدەئانە کە پێغەمبەری خوا هی تەنیا ئەرکە ئاینیەکان پێوە نییە پێویستە لە هەمان کادا مرۆڤ خۆشی چاودێری خۆشی بکە پابند بێ بەو مەبادیئان و بەو یاسا و ڕێسانەی کە پێغەمبەری ئیسلام محەممەد وە فەرمانی لە خودای گەورە وەکەوەی ئەڵێن ئەرکە ئاینەکان چمنەتی تێدانیە واجبە واجبەوە دەبیار بکەوە دەگەت چدانیە کابراکە تو مەتەلەن تەماشاکەی کابراکرد بەکرێ گرتیە لە سبەینە سعات 7 ئیشیتی هەتاوەکو سعات 4 طبعا دەبێ عەمەلە بیوەنیە بەس ئەگەر لە پاشی 5 ئیشی لۆ تو کردەوە پیاوەتیا تێدایە ئەو میمە ئەتوەگەر بێت و دوای ئەو واجباتانە ئەو سونەتانەت کردن میسانێک ڕەنجی داوە لە کردداریت و ئەوە جێگای سوپاس ئامۆستا دەگەڕێمەوە هەندێک میوانی دیکەمان هەنا کە ئەمڕۆ بەرنامەکەی ئێمە جوانتر دەکەن یادی مەولودا خەڵکێکی زۆر چاوی لەسەر شاری هەولێرە شاری هەولێر جیاواز لە شارەکانی دیکە ئەم یادە بەرز ڕدەگرێ و کۆمەڵێک سرودبێژی دەنگخۆش کەسانێک کە چەند ساڵێکە خەریکی یادکردنەوە بەرزڕاگرتنی ئەم یادن لەگەڵ ئێمە میوان سەرتاش بینیمان بەڕێزان فەرمان محەممەد سرودبێژی ئاینی و بەڕێز نەریمان ئیبراهیم مامۆستا
ئێوە زۆر زۆر بەخێر بێن زۆر سپاس خۆشحاڵم لەگەڵتانین عزیزی من لەوە دەست پێ بکەین بەڵێ ئێوە تەنیا لەم ڕۆژە خەریکی سرود گوتن و مەولودکردنن یان خەڵکانێک هەنا وەکۆی مامۆستا ئاماژەی پێدا ڕۆژەکانی دیکەش بانگتان دەکەن ئەم یادە بەرز ڕدەگرن دەیانەوێت سڵاوات لێ بدرێت دەیانەوێت سرود بەسەر پێغەمبەر و ئیسلام لێ بدرێت پێشەچی دەست خۆش لێ دەکەم خی گەورە مۆفەقتان بکەوە زۆر خۆشحاڵم لەگەر ئوستازی بەڕێز لە بەرنمەکەی ئەوە بەشدارین داواکارم لە خی گەورە پێغەمبەر لەم هەر بۆ خۆی بەرزە چەند مەدعی بکەینەوە هەر لە جێ و مەکانی خۆی دەدەبی بەڵام شانیازیەک بۆ ئێمە کە مسلمانی وڵا قوربانجان ئێمە لە ساڵی 1990 لەگەر مامۆستای شەهیدی ڕەحمەتی مامۆستا مەلا شێر ڕەحمەتی کە تەڵەبەی وی بووین شێگامەکانی بەهەش بکەمە بە بەردەوام یانی دەرچوونم هەیە وەکو خودی خۆم لەبەرەوەی دانیشتنمان هەیە و خەڵکەوادا دەنیشین و کۆڕی مەجلیسی مامۆستا خەڵکی دیکە تەنیا لەو ڕۆژە نا ڕۆژەکانی دیکەی ساڵیش ئاخرگەرە و ڕۆژەبی قسە و گومانی زۆر هەردەگری ها کە باز دەکرێتن هەرچەندە حدم نیە لە ڕێژ لە ئوستازی بەڕێز ئەو قسەی لێ مۆزوعی بکەم من وەکو خودی خۆم وەکو تیپی هوەری گەیلانی هزار جار وتومانەوە هزار جاریش دەیڵێنەوە بە ناوی دین مەولود ناخوێنم بە ناوی دین مەولود ناخوێنم و ئامادەش نیم شتێک کە زیاد کەم کە لە دین نەبێ بەڵام وەکو عادەتێکی جوان وەکو شتێکی جوان ئێمە کۆمەڵێک گەنجین پێکەوە تەواشع دەڵێن ینی ئەو جێگەهێنەمان پڕ کردوێتەوە کە جێ ینی خراپ بووە ئێمە هاتووینە ئەو شتە خۆش ئەو شتانەی کە دەڵێن لەسەر پێغەمبەر سەلەمی ئەو شتانەی کە ینی شەرع ڕێی پێدایە هەر ئەوانە دەڵێن ینی ناچین شتێکی بڵێن کە خراپ زۆر باش جێگای مەکانی ینی خراپ دەستان خۆش بێ تۆزێک لە بابەتەکەمان دوور بکەوینەوە دوێنێ شەو ڕووداوێکی جەرگ بڕی زۆر ناخۆش ڕوویدایە لە حەمدانیە کە لە هۆڵێکدا بەهۆی ئاگرکەوتنەوە خەڵکێکی زۆر گیانی لە دەستدایە زیاتر لە 100 کەس گیانی لە دەستدایە و زیاتر لە 200 کەسی دیکەش بریندار بۆ پەیامنێرێکمان دەرمان با عادری لە شوێنی ڕووداوەکە دەبێت زانیاری زیاترمان تایبەت بەم ڕووداوە پێ دەدات دەرمان بەیانیت باش سڵاوت لێبێ چی زانیاری نوێ هەیە تایبەت بەم ڕووداوە هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی بووە؟ بەێ بەانی باش ئەوەنە کە ئەو هۆڵەیە یاکو شەوێدی ئەو ڕوودان ئەو کارە چەتا مەزن لێ ڕوودای بویە سەدەمێ گیانش دەزانە بدەهان کەسا و سەدان کەسژی هەتانهۆت بریندارە لە نەخۆشخانە ئەوە ئەو شەوێدی داوەتە گولناوە بێ هۆڵێ داوەکو دیار هەمووی هەڕفی پشتی یاری هەلکردێت ئاگریوان ئاگرێک سەر سەقفیت کە ئەف سەقفۆکو دیار هەکەر چەکێت دیمانە ئەم نێزیک بدەین ئەوە دیمانێن نوێ هۆڵێنەت ناوە هۆڵێدا کرد ئەم بتر قارین وان دیمانە نیشان بدەین ئەوە وەسا سەقف سەر وێ خەلکیدا هاتە خوار وان داوەتیادا هاتە خوار ئێکسەر یعنی ئەم بژین نەقاری خۆ خلاصکەنش ناوا بێ هۆڵێ گەلک زەحمەت بوو هەتا هەموو خەڵک تێدا سەرێک ماوە و ئێکسەر ئاگری لێچۆ لەوە کارەسات گەلەکە مەزم بوو ڕوویدان گەلەکە مەزم بوو هەتان هۆژی بەری دەمەکی کێم ئەلهێرە دوو تەرم تیمێن بەرگریا شارستانی دوو تەرم ناوا ئینانە دەرێ و تێتە پێشبینیکردن هێشتا تەرم ناودا مابن ژبەرکو هەتانۆ نهاتیا ڕامالین و پاقشکردن ژبەرکو گەلەکە زەرەر و زیانێت مەزنێت داین گەلک سەقفێ هاتیە خوار و هەموو شوێتێکل بووی لەومە تێتە پێشبینیکردن تەرم ناودا هەبن مابن هێشتا بەریدەمەکی کێم دوشوان ئینانە دەرێ و هەتانۆل گۆر زانیاریان نێزیکی نۆت بریندار یە لە نەخۆشخانێن مووسلێتێنە چارە سەرکردن هەروەسا لە نەخۆشخانێن هەولێرێکی نێزیکی هەتا 20 بریندار یەن سۆتی یەتێنە چارە سەرکردن و ئەف ئامارجی هەتانهۆ یا فەرمی نەهاتی ڕاگەاندن کە چەندە گیانێ خۆش دەزای لێ هەندێک پارێزگاری ڕاگەهاند و 114 شەوێتیە و پشتینگی هاتە ڕاگەاندن گوت جیەکی دی ڕاگەاند گۆ 84 هەتانهۆ یەک و گیانێ خۆش دەزین دوێ ڕوودایندا لێ ئامار نەت فەرمینە هەرێک چەند گوشبەرک و گەلەکت بەڵاڤەکرینە چی ئەمین تەرمێتوان پزیشکیادادا مووسل و هەروەسا نەخۆشخانە دیژیت بەلافکردنی هەتانۆژی ئەو ئامارە چجیایەتەکی ڕسمی نەڕاگەهاندیە
ئەتانهۆشی لێ بەرگریە شارستانی بەردەوامنەوە هەوڵ دەدات بێت پاقش بکات و ڕامالت کابزانت ئایا هێش تەرم نافداماینە یان ژینا پراسیژی ئەوە ڕوودانەکە گەلەکە مەزم بوو هاتانهۆ ئەوە ئێکەمین ڕوودانە وەسا وی قەبارەی وەسا مەزن vê کارەسا تا مەزن چیل عراقی چیل دەڤەرێکی وەسا ڕوودەت ژبەرک و داوەتێک ینی شەهیانێک بوو داوەت هاتەکردن سەما گێران و دیلان یەکسەر بوو کارەسات بوو ڕوودانەکە گەلەکە دلێش و مەزن و هەتانهۆژی نە ئامار تێتە ناسینە نە خەڵک کەس و کارێت ئێتگەلە قوربانیاژی هەتانۆ نەخۆشخانات گەڕێن هێشتا کەس و کارێت خۆ نەناسینانی ئەوەژی ڕاستی گەلک شەکی گەلکی مەزنە کارەساتەکە گەلەکە دلێشە ئەوەنۆ تیمێن بەرگریە شارستانی ئێن مووسڵ ژێنینەوە لێرە حازرن و هەوڵ دەدەن پێشدەمەکی دی چەند تیم بچنە ناوە vê هۆڵێدا و هەمووی بڕامالن کا بزانن ئایا بریندار یان تەرم نافداماینە ژبەرک و گەلک هەتانۆ ئەف بینن وەکو پاشمایت وێ سۆتنێ سەقف هەموو هاتیە خوارە ڕاستیژی وەکو دیار ئەف چێکردنا vê هۆڵێ ئەم بژین وەکو جەمەلۆنەکێ هاتیە چێکردن نە ڕەنگە سەلامەتی تێدا نەبنج بەر هەندێکی ینی ئەمە دیارە هەموو ئاسنی و هەندێک بلۆکە و شەکی گەلک ینی بێسەروبەر ڕەنگە بەرین هۆیە چێکری بووە نە لەو ماهۆسا ئەفزەرە روزیانێت مەزن و یەکسەر هەموو ئاگر گرتێ و ئاگرێکی گەلکی مەزن و ئەفکارە ساتە ڕوودا بەر هەندێکی ڤەکۆلین دێنەوە دەست پێکات یەن هاتین تیمێن بەرگریە شارستانیە نینەوە نۆل هێرت حازرن و ڤەکۆلین هەروەسا ئێن ئەو لە هیە وێن پۆلیسێت نینەوەژیت حازرن هێرا و ڤەکۆلینێن سەروێ چەندێ بکەن کا بزانن ئەگەرێت ڕوودانێکی بوون درستی ئەگەر دیار بن و هەروەسا هەکان نەکتەر مژیما بن وان تەرماژی ناودا دەرێخن ئەڤەن هۆ یەن لێگەڕیان یە بەردەوامە هێش هەنێک ناسنامەیە تێنە دیتێن هەنێکژی جلوبەرگێت تێنە دیتێن گەلک شوێ تێنە دیتن لێ تەرم هەتانەوە هێشتا دیار نەبوونەکە چەند تەرم بدانە و ئەف تیمنا دێ بەردەوام بن هەتاکو و لێرە سافی بکەن بەڵێ دەرمان بە عادری پەیامێرمان لە حەمدانی و لەگەڵمان بۆی سوپاس دەرمان هەر تایبەت بەم ڕووداوە بەشێکی زۆر لە بریندارەکان لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان گواسترانە بۆ نەخۆشخانەی ئێمەرجەنسی پەیامێرمان ئازەر فاروق لە بەردەم نەخۆشخانەی ئێمەرجەنسیش لەگەڵمان دەبێت زانیاریمان تایبەت بە ڕەوشی بریندارەکان پێ دەڵێ ئازەر سلااوت لێبێ ڕەوشی بریندارەکان چۆنە ژمارەیان چەندن ئەوانەی کە لە نەخۆشخانەی ئێمەرجەنسی بەڵێ ئێستا ئێمە لە بەردەم نەخۆشخانەی ئێمەرجنسین بە بەردەوامی ئەمبولانس دێت بۆ ناو نەخۆشخانەکە دیارە ئێمە وەکو تیمی کوردستان 24 لە دوێنێشەوە تاوەکو ئێستا ڕووماڵ دەکەین و لە ناو نەخۆشخانە لە دەروی نەخۆشخانە لایفمان کردو ماوینێتەوە تاوەکو ئێستا بە بەردەوامی تیمەکانی ئەمبولانس لە قەزای حەمدانیەوە بریندار دێنن بۆ ئێرە دیارە تاوەکو ئێستا نزیکەی 22 بریندار گەیشتۆتە ناو نەخۆشخانەی ئێمەرجنسی هەولێر بەشێکیان ئافرەتن بەشێکیان منداڵ و بەشێکیان پیاوە بەڵام زۆری نێوەی گەیشتووە ئافرەت و منداڵ بووە و ڕێژەی سوتاویەکەیان هەر بریندارێکیان بە شێوەیەکە هەندێکیان تێدایە کە 120 بۆ 140 سوتاوە هەندێکی تێدایە کە 170 جەستەی سوتاوە لەگەڵ ئەوەشدا بەشێکی دیکەی تێدا بەهۆی دووکەڵی ناو ئەو شوێنی ڕووداوەکە کە بەهۆی ئاگرەکەەوە بۆ دووکەڵێکی زۆر لە ناو هۆڵەکە بۆ تووشێناسە تەنجی و هەناسە بڕچێبوون گەێنراونە تا ناو نەخۆشخانەکە دیارە تاوەکو ئێستاش بە بەردەوامی تیمەکانی ئەمبولانس دەگەنە ناو نەخۆشخانەی ئێمەرجنسی دیارەمە دوو ئەمبولانس تاوە بوو بە سێ ئەمبولانسی دیکە کە لە قەزای حەمدانیەوە گەشتونەتە ناو نەخۆشخانەی ئێمەرجنسی هەولێر دیارە ئەم ئەمبولانسانە حکوومەتی عراقیە دیارەمانە لە قەزای حەمدانیەوە هاتوونەمانە هەمویان برینداریان پێیاگە بێت و هەرێکی بریندارێکی پێ بێ نزیک دەبێتەوە لە 24
بریندار دیارە ئەمانە تیمی ئەمبولانسەکان لێرە بە شێوەیەکی زۆر ڕۆشتون بۆ قەزای حەمدانیەوە تا لە دوێنێشەوە هەر ئەمبولانسێک کە دێت لێرە بریندارێک دادەنێت ڕاستە خۆ دەگەڕێتەوە بۆ قەزای حەمدانی بۆی برینداری دیکە بنێ لەبەرەوەی بریندارەکان زۆرن و هەروەهاوانی جانیشان لە دەستداوە ڕێژەکەیان بەرزە بۆ نزیکەی زیاتر لە 114 کەس. من دوێنێشەو قسەم لەگە شاید حاڵە کرد کە خۆی لەناو ئاهەنگەکە بووە باسی لەوە کرد منەگەر ڕووداوەکەتان بۆ بجێڕم باسی لەوە کردوتی کاتژمێر 8:30 شەو ئاهەنگەکە دەستی پێکرد و تەواوی ئەو کەسانی کە لەناو ئاهەنگەکە بوون وە بەشێکی زۆریان کریسیان بوون. ئاهەنگەکە کاتژمێر 10:30 خولەکی شەو بەهۆی یاری ئاگرینەوە ئاگر دەکەوێتەوە بەڵام بەهۆیەوەی کە ئاگەرەکە زۆر دەبێت ئاگرەکە کۆنتترۆل لە دەست دەدات و ئەو کەسانی کە زوو دەتوانن دەچن دەرەوە ئەوانە ڕزگاریان دەبێت ما باقیەوەی کە لەناو ئاهەنگەکە دەبێت بەهۆی زۆری ئاگرەکەەوە بریندار دەبێت بەشێکیان دەکەون بەسەر زەویەکەدا و خەڵکی بەسەریاندا دەڕۆن بۆ ئەوەی جانی خۆیان ڕزگار بکەن لەگەڵەوەشدا بەشێکی زۆری دیکەیان بەهۆی دووکەڵی ئاگرەکە و نەمانی ئۆکسسیژینەوە لەوێ دەکەون دیارە ئەمانی کە دێنرێن بۆ ئێرە بەشێکی زۆریان جستیان سوتاوە لەگەڵەوەشدا دەمێ ئاماژە بۆ بکەم تیمەکانی حکوومەت هێرەمی کوردستان تیمەکانی تەندروستی ئامادەکاری تەواویان کردووە لەگەڵەوەشدا نەخۆشخانەی ئیمرجنسی نەخۆشخانەی ڕۆژ ئاوا لێرە تایبەت کراوە بە بریندارەکان ئەگە پێویست کە واگە بریندارەکان زۆر بوون نەخۆشخانەی گوڵانیش ئامادە دەکرێت تایبەت بە بریندارانی قەزای حەمدانیە دەمێ ئاماژە بۆش بکەم ئەو بریندارانی کە هاتوونەتە ئێرە ئافرەتێک و منداڵێک بەهۆی ناجێگیری تەندروستیانەوە نێراون بۆ نەخۆشخانەی ڕۆژ ئاوا لەوێ خراونەتە چاودێری چڕەوە دیارە دوێنێشەوە منداڵێک هات جستەی زۆر نەسوتاوت بەڵامەوەی هەبوو بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە هەناسی تەنگ بوو ئەمەش بوو بە هۆیەوەی کە دڵی لە لێدام بکەوێت دیارە تیمەکانی تەندروستی ڕاستە خۆ گواستیانەوە بۆ نەخۆشخانەی ڕۆژاوە بۆی چارەسەری تەندروستی وەربگرن بەڵام ئەوی تاوەکو ئێستا هەیە بریندارەکان لێران چارەسەری تەندروستی بۆیان دەکرێت لەگەڵەوشە تاوەکو ئێستا لێرە هیچ کەسێک گیانی لەدەست نەداوە بەڵێ ئازر فاروق پەیامێرمان لە بەردەم نەخۆشخانەی ئێمەرجنسی لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ بە هیوای سەلامەتی و شفای خێر بۆ ئەو بریندارانێک کە لەم ڕووداوەدا تووشی زامداربوون بوون سپاس دەگەڕێمەوە لای ئێوە ببوون ڕووداوەکە ڕووداوێکی ناخۆش بەڵام ڕووداوێکی بەپەلە بوو ئەمە پێم وایە یەکگرەوەشە مامۆستا لەگەر پەیامی پیرۆزی ئیسلام یارمەتیدانی خەڵکانێکاتێکا ڕووداوی گەور کاراسانیان لەو کە رب العالمین یعنی کاریگەرە بێگومان کرد انشاءالله خدای گەورە شفایان دەدا مامۆستایان خۆشحاڵین تۆش پەیامی خۆت بگەینەوە کاک نەریمان پاشان سرودێکمان گوێ لەبێ هەندێک پرسیاری دیکەمان هەیە بۆ مامۆستای بەڕێز انشاءالله بەردەوام لەسەر کارە چاکانە خوای گەورە تەوفیقی هەموو لایەکمان بدە ئینشاءالله دەستان خۆش زۆر باشە پرسیارێک بکەم لە دکتۆر پاشان دەکەڕێنەوە لای ئێوەی بەڕێز کاک دکتۆر تا چەند گرنگە لەم ڕۆژەدا یاد بکرێتەوە بە دابەشکردنی خواردن بە یارمەتیدانی خەڵکی بە شیرینی بەخشینەوە بە ئاهەنگ جێران و سرودی ئاینی مەولود بکرێتە دەرفەتێک بۆ کۆبوونەوەی هەموو لایەک بەیەکەوە بەخشینەوەی خۆشەویستی ڕاستیدا تۆ گەر تەماشا بکەیت یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم لە دیدی زانایان چەند مەرتەبەیەکی وەرەگری یەک لە مەرتەبەکانەوەی تەماشاکەی لە دوو ڕەئی هەنە ئایا چێ یەکەم کەس یادی پێغەمبەری کردیتەوە صلی الله علیه وسلم یادی لەدایک بوون هەندێک دەڵێن فاتمیەکانن بەمەعنا ئەوەی یعنی لە سەدەی سێمی هیجری هەندێکی دیکەیان دەڵێن نا لە هەولێری یەکەمی شارە کەواتە کاتە ساڵی شەشەمی هیجری حسبەوەی کە من تەماشەم کردی لە ڕووداوەکە یعنی پرسیارێک دێتە پێشە لۆ لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یاران تابعی یاران تابعی یاران لە سەدەکانی سەدە زێڕینەکانی ئەوەلی ئیسلام یادی پێغەمبەری نەکرێتەوە عەلەیهی سەڵات وسەلام
تەماشاکەیت لۆ زیاتر ئەم بابەتە لە نێو عاجەمە زیاتر دەنگدانەوەی هەیە نەک لە نێو عەرەبە خۆی ڕەبتی ئیسلام ڕەبتی قەومە عاجەمەکان بە ئیسلامەتیەوە چەند بابەتێکەیە ڕەبتی زمانە ڕەبتی مەتەلەن دروشمە دینیەکانە زانایان بە تایبەتی مەتەلەن ئەگەر برێن سوڵتان مزەفەرێکە من کەس بکە لە هەولێر ئەمیاری کردەوە تەماشایان کردیە طبعا خەڵک کۆمەڵە خەڵکێک تازە دێتە ناو ئیسلام لەگەڵ فراوانبوونی فتوحاتی ئیسلامی خەڵکێک تازە دێتە ناو ئیسلامەتی ڕەنگی وچەوەی نەبی کە لە ئیسلامەتی شارەزار لەوەی کە بتوانن ڕەبتێک لە بینی ئەو خەڵکە و لە بینی ئیسلام دروست بکەن ئەبێ کۆمەڵە بابەتێک و دروشمێکە بن مەتەلەن بەیەکەوەیان ببەستیتەوە طبعا ئەم مناسبانە یەکێکن لەو جۆرە مناسباتانەی کە دەبیتە هۆی وابەستەکردنی خەڵکێکی عوام بەم جۆرە بابەتانە ڕەنگی مەتەلەن کابراایکی عوامی بازاری پێی نەکرێ وچی منم ڕۆژە خەریکی خوێندنەوەی بی ئەم چۆ ڕۆژانە 10 ساعت تا 13 ساعتە خەریکی خوێندنەوەی بوو دەرسێکی سیرەمانەیە دەرسێکی حیاتی سەحابمانێ بەس کابراایکی دیکە کە ئیشەکە عملەیە وچی منی پێ ناکرێ ئیدەن ئەو جۆرە مناسباتانە مناسباتی بەدین دانەندرێن بڵێن وڵە واجبن یانە سونەتن بەڵام ڕۆژگارانێکن دەکرێت مەتەلەن ئینسان تێیدا بە خۆداچوونەوە و هەروەها دروستکردنی ڕەبتێک لە مابینی جیلی تازە و هەروە لە مابینی ڕابردووە طبعا کارێکی یەکجار ضروریە چونکە لۆ تو ئێستا تەماشاکەیت مەتەلەن منداڵ ئەو کاتێککە لەو جۆرە مناسباتانە هۆگری هەندێک بابەت ئاوی مەتەلەن لەوانەیە ئەگەر بێتەوە مناسباتان لە بەنیسانە جارێ پێی نەکرێت لە ژنمارەکردنە یانە ژن گواستنەوەیە یانە مناسبەیەکەوە جاران مەکە گچکە بووین لە هەشتایەکان طبعا ببیرماندێ گەنجێک داهات مثلا ئیسماعیل نامەیە خوێندەوە یانە مثلا یوسف و زولەیخای خوێندەوە یان میعراز نامەیە خوێندەوە ئێستاش دەگەدا هەندێک کۆپلەم و بیرماون کە لە میعرازنامەیە باسیەوەی کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەچێ لە ئاسمانی هەندێک لە وێنەی دۆزەخیان بۆ ئێمە نەقڵەکە ڕێک مامۆستاڵێ ئەڵێ چەند ژنم دیتن لە نێو دۆزەخدا بەرجی قەترانی و زنجیر لە ملدا پرسییم لە جبریل حاڵ و سۆراغیان جبریل دەیفەرموو کە ئەم ژنانە پەرچەمیان دیار بوو لە لای بێگان ئەگەر تەماشاکەی ئەم بابەتە هیچ چەند ساڵە لەوانەیە هیچ 40 ساڵ بەر لێ ئێستابی یانە مەتەلەن 35 ساڵ بەر لێ ئێستابی بەڵام لە لاشعوری ئینسانە وەکو هۆنراوەکەش گەیاندنی پێیان مامۆستا کۆمەڵگەی کوردی بەتایبەت ئێمە لە شاری هەولێر دەبینین مەسەلەن ئەم یادە زۆر بە فراوانی دەکرێتەوە ئێمە چیمان لە وەکو کۆمەڵگەی کوردی چیمان لە ئیسلام وەگرتووە کە تێکەڵمان کردی لەگەڵ کللتوری کوردی و توانیمانە شێوازێکی جوان نیشانی مرۆڤایەتی بدەین ئوستاز بەخۆی بابەتێکەیە مەتەلەن تێکەڵاوکردنی کللتور لەگەڵ ئیسلام ئەم چەمکەی ئیستشراقیە زیاتریان ڕۆژهڵات ناسەکان ئەم بابەتیان بەکارێناوە ئەگەر نەوەکو ئیسلام کە هاتیە طبعاً دژی هیچ دابوونەریتێک نییە کە لەگەڵ مەبدە گشتەکان ئیسلامیەک دیکە بگریتەوە مەتەلەن تەماشاکە ئەو کاتێککە ئیسلام هاتی گەیشتە منتەقی کووردە داوای لەمە نەکردە زمانی خۆ بگۆڕین داوای لەمە نەکردە جلو بەرجی خۆ بگۆڕین داوای لەمە نەکردە شێوازی خانی دروستکردن و شێوازی ژیانی خۆ بگۆڕین داوای لەمە کردێ شێوازی بیرکردنەوەمان بگۆڕین سەبارەت بە تێگەیشتنمان لە بەو فەلسەفە و تێڕوانینی دین و هەروەها ژینیش ئەوەندەی لەمە ویستێ ئەگەر نامەتەلەن تو تەماشاکەیت مثلەن چەند ساڵە 1400 ساڵی ئیسلام گەیشتیتە کوردستانی کە گەیشتیتە کوردستانی تاوەکو ئێستا مەتەلەن تەماشاکەی لیباسی کوردی بەردەوامە ئەمن ئەو کاتێککە حتا پاراستنی کەمەنەتەوایەتەکان زۆر جارە قسەم لێرە کردێ لە کەناڵەکانی دیکەش کردن ڕۆژە چند چوومە لالش چوومە لالش چوینە ژوورێ ئەو برادەرەی لە پێش دەرکەی پێشوازیمەیە کرد پێم وابێ پێیانە گوت فەقیر والله ئەعلەم لێم پرسی گوتم تەمەنی ئەو لالشەی چەندە گوتی مامۆستا حەسەب ئەوەی ما یعنی ئەوەی کە ئەمە بیستیتمان 2700 ساڵە ئیدە نەگەر بێت و 2700 ساڵ خۆ تقریبا نزیکەی 14 سەدە ئیسلام لێرە دەسەڵاتدار بووە بۆ نێ ڕوخان بۆ لە ناوی نەبرد بۆ تێکی نەدا مەثەلەن مەسیحیەکانی کوردستانی جوولەکەکانی کوردستانی جوولەکە و مەسیحی عەریقن لەو مەنطقە و لە مەملەکەتێ تۆ کاتێک ئەچیتە دارە لە محافەزەی ماردین لە قزلتەپەی تەماشا ئەکەیت مەثەلەن ئەو شوێنە ئەسەریەی کە لەوێ هەیە ڕنگدانەوەی چییە؟ ڕنگدانەوەی پاراستنی ئیسلامە لە بۆ ئەو کللتورێکەوە بارچەندە دینیشی لەگەڵە من جیان مامۆستا ئەو ڕووداوی ئێستاش کەمێک لەمە بەربینیمان بەشی زۆریان مەسیحین کریستیانن من ئەمە وەکو موسڵمان ئەمن لەو حاڵەتانە و لەو حادیسانە بیر لەوەی ناکەم و دینی چییە بیر لەوەیەکەم طبعاً بیر لەوەیەکەم و کە طبعاً
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشاکەی جیرانی جوولەکەی هەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەی هەبووینە بۆی کە مەسیحی بووینە دوای هاتنە خزمەت پێغەمبەری صلی الله علیه وسلم ئیمانیان بە پێغەمبەری هێنایە پێغەمبەری خوا منافقی جیران بووینە لەگەڵیدا بووینە لە کاتێک خوای پەروەردگار ئاگاداری ڕفتاریان لەگەڵ یەکتر کوبووە یعنی جگە لەوەی کە پێغەمبەری ئیسلام ڕفتاری لەگەڵان بە شێوازێکی زۆر تەسەوڕەکەی بە نمونەیەکی باوەرگرین نمونەی وچ کابرایەکی وچی عەبدوڵڵای کوڕی سەلول کو عەبدوڵڵای کوڕی سەلول تەماشاکەی ڕەسی منافقینە یعنی کابرا لەناو مەدینەی بەرپرسی گروپێکی مخەریبە تصور بکە ئەگەر بێت و ئێستا ئەمە بەخسە خۆ لە سەدەی 21 بە تایبەتی مەثەلەن لە ئەمە معجەبین بە ئەوروپای بە ئەوروپاش مەثەلەن بە تایبەتی ئەو وڵاتانەی کە قیادەی فکری فەلسفەی ئەوروپی غەربی ئەکەن مەثەلەن لەوانە فەڕەنسا هەتوو ئێستا ئەگەر بێت و لەناو فەڕەنسا گروپێک کە بێت دژی مەبدەئەکانی جمهوریەت کار بکە یەک لە گەورەترین عقوبەکانی ئەوەیە کە ڕووی بڕووی بێتەوە ناسنامەی فەڕەنسی لێ ئەستێنرێتەوە کەچی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە ناو ناخی مەدینەیە خوای پەروەردگار وحی لە بۆ دەنێری یەک سوورەت بە ناوی منافق و یەک سوورەتی کامل فەرمی حتا قسەی ئەو کابرای وەختی خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دەرچوونە چی بووە دەڵێ وەناکەم محەممەد بێتەوە مەدینە يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل دەڵێ دەبی دەری بکەم بە زەلیلی ئەو قسە دەگاتە پێغەمبەری صلی الله علیه وسلم سەحابەکانی پێغەمبەری خوا هەڵوێست وەرەگرن دەڵێن یا رسول الله ناکرێمە لە مەدینەی بین کابرا ئەو موقفەی هەبی کوڕی ئەو کابرای مسلمان بووە دێتە خزمەت پێغەمبەری خوا دەڵێ یا رسول الله صلی الله علیه وسلم حەز ناکەم بە کەس موقف وەربگری ئەگەر بەتەمای موقفێکی ئەتوو لێگەڕ ئەمن و بابێ من ڕوبەڕووی یەکدی کابینەوە تێگەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لێگەڕێ دەچیتە دەرێ ڕێ لە بابی خۆگری دەرێ قەسەم بەخوا لێ ناگەڕم بێژۆرە حتا وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمر نەکا بێ ناو مەدینە ئەوجار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لێگەڕێ لە پشت پێغەمبەری نوێ ژیان کردی محاولە ئیغتیالی پێغەمبەریان کردی عەلەیهی سەڵات وسەلام لێ پرسیدە یا رسول الله صلی الله علیه وسلم لۆ لە ناویان نابێ خۆ لە ڕووی شەرعی ئەوانە دروستە بکوژدێن لەبەرەوەی ئەوانە بە خیانەتی عوظما لە قانونی ئێستادا مەثەلەن متهم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی حەز ناکەم خەڵک بڵێ محەممەد یارانی ئەکوژ یعنی تو کە لەگەڵ خراپترین گروپ خۆگر کابرا کافر بی تماشاکە خوای گەورە لە سوورەتی بەقەرە بە 2 ئاەتە باسی کافر ئاکا لە 12 ئاەتە باسی منافق ئاکا لەو خراپترن لەسەرەوە مسلمانە لە بنەوە تەماشاکە پلانجێڕە بەڵام کە ئیسلام هاتی لە خاطری ئەوەی تەعامل لەگەڵ هەموو جۆرە فکرێک بکە ئیسلامەتی نهاتێت تەصفیە حیساباتی بەرامبەر بکە هاتێ ژیان ڕێک بخەوەکەوەی کە ژیان دەیەوێ هاتێ ژیان جارێکی دیکە لە بۆ بێژیانی بگەڕێنەوە ئیسلام نهاتێ دەستا ببڕی هاتێ دەستا ژیان بداتێ دەست نەبردرێ نا ئیسلامەتی نەهاتیە جەڵد و ڕەجمی خەڵکی بکە هاتێ ژیانی لە بۆ دابین کە هەتاوەکو مستحقی ڕەجم نەبی یعنی پێویستە ئینسان بەڕاستی یەک لە گەورەترین مشکلەکانی ما شێخ محەممەد غەزالی مصری قسەیەکی جوانی هەیە بەڵێ خۆی ئیسلام قەزیەیەکی عادلە قەزیەیەکە ینی بەخۆی بابەتێکی عادلان بەس ئەوانەی کە بەرگری لێ دەکەن فاشلن ئەمە نەمانتوانیوە مەثەلەن ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی بگەینێت تەسەووڕ بکە ئوستاز من لەبەر ئەوەی نا مەثەلەن کەمەلام بس لە مەلایەتی نەریتەکەم گرتیتە بەر ئینسانێکی چاولێکەر نەبم مەثەلەن هەر بابەتەکەم کە خوێندبییتۆ نهاتیمە مەثەلەن قەناعەت لە خۆ دروست بکەم هاتیمە بە دوای دابگەڕمە تاوەکو چەند لەگەڵ سروش و لەگەڵ فترەتی ئینسانی من ئەگونجێ کاتێکی کە زانیتم ناگونجێ حتا مەثەلەن مەسەلەی دەق کە لەگەڵ عەقڵا ئەگونجیان لەگەڵ عەقڵا ناگونجێ ابن تەیمیە حەڕانی کە کابرایەکی کوردە خوای پەروەردگار عەفوی بکە کتێبێکی 11 مجلدی نووسیوە لەسەرەوەی کەوا ناکرێت دەقێکت لە دەست بکەوی لەگەڵ عەقڵا پێچەوانە بی نیەشتیوە ئەڵێ ئەگەر بێت و دقێکت بینی لەگەڵ عەقڵ پێچەوانە مطابقی عەقڵە دەڵێ ئەگەر بینیت دقێک لەگەڵ عەقڵا جیاواز بوو یان عەقڵەکەی ناتەواو یان دقەکە ناتەواو نیەشتیوە سپاس خوددا ڕازی بخوا لەبەرەوەی کاتەکەمان زۆر نەمایە پێمان خۆشە گوێمان لە سرودێکیش بێ ئەم ئازیزانە لێرەن من نازانم تەوەشح تواشح من نازم راسي تواشح والله بروديسري برنامج سرودي هم هريك الشان أشرفي علام محمد صلوات هر لو روجيت الشنور دب يا محمد هات دنيا فرص تمام بانقوازت كربو جهان ورن بدرن برجي خوام جيني خوشتان ما في بونتا لاي من بزياد وكم روجرنا خوش ياران نقرو جاني توزو تبام
يا محمد ببرنامج پر لدادت روشنت كر سرزمين ها والله ندراس كون دسباكو أمين زنك ديني باكو برزة تاريخي ربابان دبابا شجان وخمكاني لبي الخلج بردوا لروش الاد تاروش آوا على دقشتوا جياباني سرزمت قوري ظلمان بردستوا يا شيرينا جان شيرينا يا پیغمبر من شيرينا شيرينا جان شيرينا پیغمبر من شيرينا او دلم سار جنابي هتا نسمع مدينة او دلم سار جنابي هتا نسمع مدينة كين مقلا اسماني كشاوي سرد دارده كين مقلا اسماني كشاوي سرد دارده بلام نوري جمالي او زياتر دروشه بلام نوري محمد او زياتر دروشه شيرينا جان شيرينا پیغمبر ما شيرينا شيرينا جان شيرينا پیغمبر ما شيرينا برن سار جنابي غدا نتما مدينة او دلم صار جنابي حتى نسمع مدينة يا محمد سوب أشكا يا جبرائيل لذاركاك پیغمبر سوب أشكا يا جبرائيل لذاركاك بيقول بلاي تو سركا يا البناوي خواب خوينا فرمي بلاي تو سركا يا البناوي خواب خوينا شيرينا جان شيرينا پیغمبر ما شيرينا شيرينا جان شيرينا پیغمبر ما شيرينا برنم سار جنابي حتى نسمع مدينة او دلم سار جنابي حتى نسمع مدينة تو يستا پیغمبري قوري جن وبشاري تو يستا پیغمبري قوري جن وبشاري قورترين بشاري لمزي هانا برينا قولترين بشاري لو زيهانا برينا يا شيرينا جا شيرينا يا پیغمبر ما شيرينا يا شيرينا جا شيرينا پیغمبر ما شيرينا يا برنا وسار جنابي حتى نسمع مدينة يا أدلم سار جنابي حتى نسمع مدينة يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا لخدم دوايا زارب دبينا يا لخدم دوايا زارب دبينا يا خم بقرباني قبي سوزيتهم خم بقرباني قبي سوزيتهم عشقي زمايالي زرتوانيتو يا عشقي زمايالي زرتوانيتو يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا لخدم دوايا جارب دبينا يا لخدم دوايا جارب دبينا يا مهر وقعاتي يا لها دربيت الله هر وقعاتي يا لا دربيت الله يا
بزياراتك يا رسول الله يا بما خزماتك يا رسول الله يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا عزيز هو يا عزيز جاني شيرين يا لخدم دوايا زاري بدبينا يا لخدم دوايا زاري بدبينا أودم يا رسول الله يا سرعتي بشوا وظليما أودميك يا رسول الله سرعتي بشوا وظليما لبر عشقيتو يا قربان نما وظليما ظليما سيدي على محمد صلوات هر وكو بلبلين لني وقل زار دما وظليما والله منسي والله منسي لبوني عترو قلبك من قربوني نبي بومن قربوني نبي بومن شو ساكن دبي يا رسول الله أو ظليما قرسامي بتونك صلاة وبيغمبر بقربان دبيم صلاة وبيغمبر بقربان دبيم قرباني خوتو آلو بيت دبيم قرباني خوتو آلو بيت دبيم كم وصف دبينم لني وصفاتي كم وصف دبينم لني وصفاتي في انباء اساس بو وصف سنايات في كم باساس بو وصف سنايات صلاة وبيغمبر بقربان دبيم صلاة وبيغمبر بقربان دبيم قرباني خوتو آلو بيت دبيم قرباني خوتو آلو بيت دبيم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم دەستان خۆش دووبارە هەمان بینە بن خدای گەورە پاداشتی خێرتان بداتەوە ئینشاءالله زۆر سوپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر عیماد کە پەیامی زۆر جوانی پێ بێگومان پەیامەکانی دکتۆر عیماد ناوەڕۆک و نەواخنی ئاینی پیرۆزی ئیسلام و بەگوێم هەمومان بتوانین پابند بین و هەر کەسەمان چاودێری خۆمان من سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست مامۆستا فەرمان و مامۆستا نەریمان و ئەو دوو دەبژەنە ئازیزەش کە ئەمڕۆ میوانی بەیانی 24 بوون ئازیزان زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 و دانیشتین بە هیوان ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ ببێتە ڕۆژی تەبایی و ئاشتی پێکەوە ژیانی زیاتر و بە خۆدا چوونەوەیەک لەو کردوانەی لەو هەڵسو کەوتانەی کە لە ڕابردوو کردومانە بتوانین لە ئایندەدا بە شێوازێکی باشتر و جوانتر و یەکگرتو لەگەڵ ناوەڕۆکە پاکەی پەیامی ئیسلام یەکتر بگرێتەوە. سپاس بۆ ئێوە و کاتێکی خۆش.